نەفرەت بکەن لەو داگیرکەرانەی کە بردومانی خەڵکی سڤیل و خاک و نیشتیمانی ئێمەکەن سروشت و ژینگەی ئێمە سووتێنن. ئەمە باڕەخنەیەک بێ بۆ مێژوو لە هەموو ئەوانەی کە ڕۆژانە ئیدعای ئازادی ئەکەن بەڵام بۆ چرکەیەکیش لەگەڵ ئازادی خوازیە ناژین، بەڵکو ئەیانەوێ ئازادی وەکو موچەیەک بخرێتە باخەڵیانەوە. بە خێراتنی هەموو لایەکەین دووبارە ئامادەبوونتان جێگای ڕێزمانە بە ناوی ئامادەکارانی ئەو چالاکیەوە کە ئێمە ئەمڕۆ بە تایبەتی لەسەر بانگەوازی کەنەکە ئەم ڕاگەیانە خوێنینەوە. ئەگەرچی ساڵێکی زۆرە، ساڵانێکی زۆرە دەوڵەتی فاشستی تورکیا بە چەندین شێواز هێرشی سەر باشووری کوردستان دەکات، بەڵام ئەم جارە دەیانەوێت هێرشێکی زەمینی بەرفراوان ئەنجام بدەن و بەشێکی زۆری خاکی باشووری کوردستان داگیر بکەن. لە کاتێکە عێراق و باشووری کوردستان لە دۆخێکی پڕ لە کێشەدا ژیان دەکات، داگیرکەرانی کوردستان بە تایبەت دەوڵەتی تورکی فاشست بە سوودوەرگرتن لە ناکۆچی سیاسی و نانەتەوەیی نادیموکراتیانەی حیزبە دەستڕۆیشتەکانی باشووری کوردستان بە تەواوی واڵا کراوە و شکۆ و سەروەری خاک و گەلی باشووری کوردستان کراوەتە قوربانی و بەرژەوەندی ئابووری حیزبی و کۆمەڵێک بازرگانی سیاسی. فڕۆکەی تورکی داگیرکرد لە سنووری سلێمانی لە گوندی سەفرەی سەر بە قەزای ماوات بە دووری سەدان کیلۆمەتر لە سنووری تورکیا بە هاوکاری تۆڕی سیخوڕی ناوخۆیی بە کرێگیراوی سێ هاوڵاتی سیڤیل شەهید بوون. هەر لە 20 ئایاردا بە هەمان شێوە لە هەرێمی بادینان لە ناحەی دێرەلووک سەر بە قەزای ئامێدی کوڕ و باوکێ بە هێرشی فڕۆکەی داگیرکەری تورک شەهید کران. دواترینیشیان شەهیدکردنی دوو فەرماندەی سوپای عێراق بوو. ئەوە لە کاتێکایە بەغاو شناوەندی خۆپیشاندانان و ئەنجام درراوە. ئەمە باش نەنووسراوە لێرە داوای لێبوردنەکەم لەبەرەوەی لە کۆتاییدا سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی کونەماسی و پشدەر و شیلازێ و هەفتانین و برادۆز نەبی دەکەین و بەرخودانی گەلی کوردستان و شەربانان و پێشمەرگە لە بەرامبەر بە داگیرکردنی پیرۆز دەکەین. هەستی نیشتیمانی خۆی دەرببڕێت، بەسێتی هەر لەوە هونبەڕات بەداخەوە هەندێک لە هونەرمەندانمان هەر لەوە ئازان پرۆپۆزەڵ تەقدیمی وەزارەتی ڕۆشنبیری بکەن و کۆمەڵێ پارەی خەیاڵی وەربگرن و نسبەتێکی کەمی بن بە ئیشەکە و باقیاتی بخەنە جیرفانەوە. هەر لە جیرفان پڕکردن ئازان بەداخەوە گەندەڵی لە کوردستاندا چینی ڕۆشنبیران و هونەرمەندانیشی گرتوتەوە. بەسە بە خۆتاندا بستنەوە، تۆزێ ویژدانتان هەبێ بێزەمیرینە لەگەڵ ڕێزم بۆ باشەکەم. من بە زمانی ڕیالیزمی و بە زمانی شەقام قسە ئەەکەم، تااقەتی قسەی فەنتازیم نییە. ئێرە شوێنی ئێرە مایکی جەری و نیشتیمان پەروەرەکانە. بە ڕۆشنبیران دەڵێم ڕۆشنبیری ڕاستەقینە ئەو کەسەیە جەریع بێ لە پێناوی نیشتیماندا هەناسە و ترپەی دڵی لێ بدا، نەک نووسینەکانی هەرمەرەکەبی سەر کاغەز بێت. بەسێتی نمایشی درۆینە، بەسێتی دووڕوویی. ئەگەر ئازان و ئەگەر نووسەر و هونەرمەندی خاوەن فکری سەربەخۆی خۆتانن، ئەگەر خۆتان نەفرۆشتۆ بە حیزبی دەستەڵاتداری گەندەڵ، ئەگەر ڕاستەکەن وەرن هەستی نیشتیمانی دەرببڕن لە پێناو سەفەرێکی تەرفیهی تورکیا، لە پێناو سەفەرێکی تەمەتوعی تورکیا و ئێران و وڵاتانی دوژمن هەڵوێستی نیشتیمانیت مەشارەوە. بۆیە هەتا ئێمە یەکگرتوو بین زەبرمان پێناگەین، هەتا شت بین و خیانەت و جاسوس کارمان تیابێ بەداخەوە بەرەو دواواتین و بەردەوام ئەرزە خۆشەکەین بۆ دوژمنەکان کەوامان لێ بکات. سوپاس بۆ هەمووتان. هۆگەلەکەم بەسە ئیتر بێدەنجی و کوڕنۆش بردن، مردن زۆر خۆشترە لە نامەردی و قوبوڵکردن. هۆگەلەکەم ئەم بێدەنجێت نەفامیت دەرەخا، سیمای پیاوەتیت ناهێڵێ و گەندەڵ و دست سەرەخا. هۆگەلەکەم وەرە دەرێ لەو پێستە ڕزی و پڕ لە شەرمە، لە سایی سەری ئێوەیە کوردستانم پڕ بووە لە پازدار و لە جەندەرمە.